هلکبتا سالڤەگەرە هەرسێ پاکڕەوانن جۆمەرد مشۆ و دەلیل ئەحمەد و سلێمان حەمزە ڕێخستنە دۆمیز یا پارتا دموکراتی کوردستان سووریا ئەڤیرئانین لە هۆلە ئاوازیا لە کامپا دۆمیز ڤەژین کرد بە ئامادەبوونە سەرکردایەتەیە کوردستانی و ئەندام و لایەنگرین پارتی دموکراتی کوردستان سووریا و بنەماڵە هەرسێ پاکڕەوانان و پشتی خۆلێک بێدەنگ لەسەر گیانەی پاکڕەوانین کورد و کوردستانی و سەروەرێ پاکڕەوانان باوێنێتەوە کوردی مستەفا بەرزانی و ئەدریسی هەردەمساق ئەهەنگ بگۆتنا پارتی دەست پێ کرد و هات خوێندنج ئەلیە هیام عەبدوڕەحمان ئەنداما کۆمیتا ناوەندی و هەروەها چەندین هەلبەست و ئاواز یەگەری داین بێ هەلکەفتێ ئەم بێ ڕۆژی بەرز ڕدەگرن ڕۆژە 16 مەها نەهایە و ساڵڤەگەرە هەرسێ شەهیدێک کوردستانە ڕۆژ ئاوا جۆمەرد و دەلیل و سلێمان ئەم بەژنە خەو سەرێ خۆ لە بەروان تەوینن ji ber ku tu welat nayne rizgarkirin bê ku mêrxas û li hend xwîna xwe lê nerjênin û dîroka Kurdan bû nîşanên gelek şehîda tomar dike destan tomar dikin û Kurd miletekî aştîxwazin hema herwa demê di ber berjewendiya xaka vî welatî de û azadî û tenahî û aramiya Kurdistanê û rojhilata nevîn de xwîn rijandina tanî gihane vê astê. قەلەنێ ئازادیە خوینە پاکڕەوانەیە و بنەماڵێن ڤا پاکڕەوانان دەبێژن گۆ ئەوێ بەردەوام بێت لەسەر بێ ڕێبازا پیرۆز دا نقطە داویژ و خوینەوان و شەهادەتە زارۆکên خوا دووبارە لە مڵەتێ کورد پیرۆز دکن و هەر چار پارچەی کوردستانی ئیرۆ ذکرا ساڵا شەهید سلێمان و دەلیل و جۆمەرد شەهیدێمان بوا سەر بلندن ئەم نەپۆشمانن ئەس خویناوان هەر چار پارچەی کوردستانی پیرۆز دکم شەهید تەفدا تاجا سەرێمەنە و مەسعودێ بەرزانی تاجا سەرێمە تەفدەیە و سەرکەفتن ji ber وتمامە و شەهیدارە ئەس بەژنا خۆ تەوێنم و سەرکەفتن ji ber پێشمەرگێ قەهرەمان و ئەم نەپۆشمان ji vê rêka hene برای شەهید îro di stengerê şerdaya Hesen raştiya çekê birayê xwe û elhemdullah em bua ser bilindin û em nepoşmanin ji vê rêka ha rêka berzanî yên nemir. Em gelekî em serê xwe bua bilind dikin û bi serokê wa bi serok Mesûdî Berzanî em bilind dikin و افريزك برزانيه جو ايرو ام مختي دعوه كردستان دكن ام ايرو شهيده بدن ام نبوشمانيه ومستعدن نشهيدك بهزار شهيدان بدن جو ام اخاخو ببارزن جوا كسي قمار جوي داعشي جو ايرو كتيا اخا كردستان دا اخا طاهر